میوانداری خاتونێکمان کردووە ئەو دەستڕەنگینە لە دروستکردن لەسەر کاری ڕایزن هەروە لەگەڵ ئەکسسواراتە بە شێوازێکی گشتی بۆی کە زیاتر لەسەر ئەزمموی ئەو خاتونە خۆی گفتوگۆ بکەین ئێستا بە خۆشحاڵی لە ستۆدیۆ ئامادەیە ئەویش خاتو شەیدا ڕەئوف کەوەکو دەستڕەنگینێک لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ خاتو شەیدا سڵاو لێ بە بەیانی باش بێ بەیانی باش زۆر بەخێر بێت مەمنونم بەیانیەوەش باشێ و زۆر سپاس بە هیوای باشی بۆ تۆ با کەمە قسە لەسەر ئەزمموی خاتو شەیدا بکەین چەند ساڵە چەندێکە سەرقاڵی ئەم کارە دەستیانەی تۆ وەڵام 37 ساڵ تەمەنمە تازە ڕۆشتمە 38 بۆیە عادەت و نەگرتو هێشتا 38 ساڵ تەمەنمە ئیشی دەست ینی دەستڕەنگینی بە تەواوی هەر بە مناڵی بەڵام ئەوەی کە بە جدیەت بێ بۆ ماوەی 6 ساڵە بە دوایدام ینی بەجددی بۆ سەرەتا بەچی دەست پێکرد لە چ کارێکەوە گرنگیت بە کاری دەستڕەنگینیە وەڵا دایکم خەیات بوو تۆ پوشتی ئەچنی کلاشی ئەچنی هەر بە دوای ئەوە ڕۆشتم بەردەستی دەکردیان چی؟ هەر حەز بە یارمەتیدانی مەکرد حەز بە ئیشی دەستمە کرد لە دەرس خوێندنا تۆزێتە ماڵ بوو هەرچەند زانکۆشم تەواو کردووە بەڵام ئەتر بە سەختی حەزم لە شتەکان بوو بەڵام لە بواری وەرزش و هونەرەوە زۆر زیاتر حەزم لێ بوو ینی ئەو دوو شتە زۆر لای مناک مهم و گرنگ بوون خۆشەویستێکی تایبەتم بوو پێیان زۆر باشە دەستە خۆش بێ ئێستا بۆ نمایشکردین کاڵاکانت بابەتە جوانەکانت دوکانت هەیە پیجت هەیە لە چ ڕێگایەکەوە هاوڵاتیان ئەم بابەتانی تویان بەردەستەکە وڵا پیجم هەیە بەڵام ئێستا کە لە باشوورم لەگەڵ ڕێکخراوەی هونەری دەست بەڕێوەبەری کاک سیروان و کاک سۆران و خاتوو بێگەردوانن لەگەڵ ئەوانین لە پارکی ئازادی پەنجشەمانە و جمعانە هەمیشە بە تایبەت هەموو هەفتەیەک لەو دوو ڕۆژە هەین جاری واش هەیە ڕۆژانی تر بەشەوە هەین لەوێ شتەکانم نمایشەکەم ئەو شتانەش زۆربەی دەستڕەنگینیەکە دێتە سەر ئەوەی بە پێی ئەچێ شتەکە تازە ئەبنەوە هەر شتێکی هونەری کە تازە ئەبێتە من یەکەم بە دوایە بچم ئێستا دوای ئەو ئیشە دەسترانە و ئەکسسوارات و شت من بە دوای ڕایزن ئاچوون تقریبان 3-4 ساڵە ئێستا ئیشی ڕایزن ئەەکەم باشە دەستمان چیە لە ڕایزن ڕایزن مادەیەکە پێڵێن چەسپی ئۆپۆکسی ئەم کاری کە بەدەستنەوە ئێستایەکێکە لە ئەو کارانی کە ئەو ژێرپەرداخ زۆر باشە ئەو سیانش هەر سێ بەیەکەوەن تابلۆ ئەو سیانە بەڕزیەکەوە ئەبێ هەبێت ئەوە لە ئاخری هەمویانە ئەوە لە وەسەتیانە نەنە ئەمە ناخۆم بێم ئەوەیان ئەوە لە دەستانەوە بێ ئەوەش لە وەسەتەوە بێ ئەوەش لە ئاخرەوە ئەوە ئێستا جوانە بەس ئەوەی بخەوەسەت ئەوەی بخەوەسەت نە ئەوەی دەستی بەڵێ باشە ئەمە تابلۆیە باشە زۆر جوانە دەستە خۆش بێت ئەو بابەتانەیە خود ئەو کەرەستانی کە بەکارت هێناوە لەمەیە بە ئاسانی لێرە بەردەستن وەڵا زۆر بە ئاسانیش نامن شتەکانم زۆربەی لە ڕۆژهەڵاتیان ئێرانیان هێن باشە تێکەڵکردنی ڕەنگەکان تێکەڵکردنی ڕەنگەکان سەلیقەیان باشە ینی تۆ ئەتر بەپی ئەو دەقەیانی شتەکان شانسی دەردێن جوانیەکەی ینی ئەمێ کە ئێستا سێرمان کرد چەندین جۆر ڕەنگی تایە بەڵام شێوازی دابشکردنەکەی گرنگە تۆ لەکوێ تۆخێکەکەی لەکوێ کاڵە بێت لەکوێ ڕەنگەکان بێکەگرێتەوە ئەمە چۆن کاری لەسەرەکەی ئامریکی تایبەت هەیە بۆمیان ئەمە شەر کاری دەستیە سەرەتا کە ڕایزنەکە چاگەکەی چەسپێکی بێ ڕەنگە دوو ڕەنگن ئۆپۆکسیەکە و هاردنەر ئەوەیەکە وشکیە کاتەیانی ئەگەر ئەو دووە پێکەوە تێکەڵ نەبن هیچ سوودێکیان نییە هیچ چەسپەندگیەکیان نییە بەڵام کە ئەو دوانە پێکەوە تێکەڵەکەی دوای 12 سعات وشک ئەبنەوە کارەکان زۆر جوانن ئەوە هاوکارانمان ئێستا ئەو کارە ڕایزنانی کە تۆ کردوتە نیشانی بینەرانیان دەست خۆش بە بۆ شکردنەوەی ئەمە کاتی زۆر پێویستە خاتو شەیدا ئێستا شەرحی ئەوەمە کرد ئێمە کە ئەمانەوێ ڕەنگەکان تێکەڵکەین دانە ینی کاسە و دەوردە لە پەرداخە یەکبار مصرفەکانە تێکەڵیان دایان ئەنین لە ئاخرەوە بە پێی سەلیقەی خۆت ڕەنگەکان ئەڕژێنی تر ئەتوانی بە
فەندەکی چرخە گەورەکان بە چرخە گەورەکان تێکەڵیکەی ڕەنگەکە بۆ خۆی زیاتر پەخشە بێتەوە و ئەوەش کە وشک ئەبێتەوە لە 8 سعات تا 12 سعات کاتە بە. زۆر باشە جگە لە کاری ڕایزن تۆ بابەتی ئەکسسواراتی خانمانیشت دروست کردووە زیاتر لە کامیانە حەزەکەی گرنگی بە کامیان بی لە ڕایزنەکە یاخود لە ئەکسسواراتی خانمان لە ڕایزنەکە. باشە هاوڵاتیان خواستیان لەسەر کامیان زۆرترە. وەڵا ڕاستیەکەی بڵێم لە ڕۆژهەڵات زۆربەی ڕایزنیانەوێ چکە مەدالیا و شتەکانیان ئەکسسواراتێکی جیاوازە ینی چەند ساڵێکە ماوەی مەسەڵەن 10 ساڵێکە هاتووەتە ناو ئێرانەوە هینی زۆر بوو استقباڵی زۆر بوو بەڵام ئەمە ماوەی 2 ساڵە من پێش کۆرۆناکە لە سلێمانی بووم ساڵی ئەمەشەم کرد استقبالی زۆر بوو بەڵام ئەم ماوەیەکە هاتوومەتەوە ئەمە 5-6 مانگە تۆزێک کەم بۆ تۆ نازانمێش یا شارەزای شتەکەنین لی نازانن چۆن دروستە بێ تەحملی چەنێکە مثلا ئەوە بۆ هەتا ئەمێنێ مەگەر ئەتر بۆ خۆت نرخیان گرانە ئەم کارە ڕایزنانە چونکە بەگومانەکەیان گرانە بەس بەپێی هینەکەیە بەپێی مەسروفاتەکەیە کەمتریشی تیا بەپێی مەسروفاتەکەیە زۆر باشە ئەگەر باسێکی زۆرە ملوانکە و چنینی هەندێک ئەمریکا خانمان یان ئێستا پیاوانیش بەکاریان ئەمانەی کەیکەن دەستیان ئەمانە تا چەند لەگەڵی تۆ وەڵا ئەوە زۆرتر ئەچێت چکە ئێمە جلی کوردی بێ ئەکسسوارات نابێ یان چۆن بڵێم ئافرەتەکان زۆربەی حەز بە زرق و بڕقەکان ئەم کڵاوی سەری خۆشە زۆر جوانە کاری دەستی خۆتە کڵاوشتەکەم ئەری کڵاوەکەم دەوری ژێرەکەی هیدایکم بوو یانی کۆنە زۆر کۆنە ئێمە ئەها ئەرس و میراث بەپێ ئەرس و میراثەوە من کچی گەورە بۆ خۆم هەڵمکە بەس ئەتر دەوروشتەکەی بۆ خۆمان بۆ خۆم چاکم کردووە دەستە خۆش بە هێوای بەردەوامی جلەکانیشم بۆ خۆمیان دوورە ئەبەتە جلەکان ئێستا خەیاتی ناکەم بەس هەمیشە بەردەوام کاتم بوێ بچمە ڕۆژهەڵات ئیش شتەکانی خۆم هەموو خۆمێکم خەیاتی و ئەو شتانە زۆر باشە دەست خۆش بە خاتر شەیدا سپاس بۆ ئامادەبوونن بە هێوای بەردەوامی